سەبارەت بە گرفتی خزمەتگوزاری و داخوازی داواکاری دانیشتوان لە پارێزگای نەجەف گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عەبدولعەزیز عەقیل چالاکوانی مەدەنی لە نەجەف و لەگەڵمدا. بەڕێز عەقیل سڵاتان لەبێتۆم کاتتان باش. دۆخی نەجەف بەم شێوەیە خراپە کە باسمان کردیان دەتوانین بڵین باشترە یان نەخێر خراپتریشە؟ سەرەتا سڵاوی خواتان لێبێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم بە دڵنیاییەوە پارێزگای نەجەفی ئەشرەف پارێزگایەکە جیاوازە بەراورد بە پارێزگاکانی دیکە چونکە لەو پارێزگایە شوێنی ئاینی هەیە و هەروەها مەرجعیەتی باڵا بەڕێز عەلی سیستانی ئایەتوڵڵا عەلی سیستانی لەوێ جێگەی داخە پارێزگای نەجەف تووشی نەبوونی یاخود کەمی خزمەتگوزاری و پرۆژەی خزمەتگوزاریە. ئێستا کە سیر دەکەین لەو پارێزگایەت تا ڕادەیەک باشترە، بەڵام جێگەی داخە هەروەک گوتم ئێمە لە ساڵی 2025 تا ئێستاش پارێزگای نەجەف لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری ژێرخان بۆ نمونە ماوەیەک لەمەوبەر سەردانی هەرێمی کوردستانم کرد کاتێک لە پارێزگای نەجەف هاتینە دەرەوە سەیرمان کرد شەقامەکان پڕن لە ئاو، بەڵام کە سەردانی هەرێمی کوردستانمان کرد لە پارێزگای نەجەف باران بوو شەقامەکان پیس بوو، بەڵام لە پارێزگای نەجەف شەقامەکان پیس بوو لافاو بوو، بەڵام لە هەرێمی کوردستان شەقامەکان زۆر ڕێک بوو بە هەمان کاتیش لەوێش باران بوو خزمەتگوزاریەکان زۆر باش بوو دۆخەکەی زۆر باش بوو، بەڵام پارێزگای نەجەف چەندین کێشەی هەیە کەمی پرۆژەی هەیە. لەو بارەیەشەوە دەمەوێت بڵێم کۆمپانیا هەیە لە پارێزگای نەجەف کار دەکات، بەڵام بە شێوەی ئاستی پێویست نییە. کەم تەرخەمی هەیە لەلایەن حکوومەتی خۆجێی و حکوومەتی فیدرالیش حکوومەتی ئێستا و ڕابردوش. پارێزگای نەجەف ئێمە ئێستا ئەگەر باسی بکەین لە ڕووی خزمەتگوزاری دیکە با بڵێم دەمانوێت بگەین بە ژمارەیەک کە 120 خزمەتگوزاریەکان لەو پارێزگایە بەردەست کرا بەردەستن بەڕێزای خزمەتگوزاریەکان بوونیان نییە. بەڕێز عەقیل لە ساڵی 2023 بڕی 468 ملیار دینار تەرخان کراوە بۆ پارێزگای نەجەف وەکو پارەی کە تاخانەکرێت بۆ پارێزگاکان بۆ خزمەتگوزاری. بێگومان ڕەنگە لە 2024 تا 2025 شلانیکەم هەتا 400 ملیار دینار هەر تەرخان کرابێت. ساڵانە 2 ملیار و نیو دۆلار داهاتی گەشتیاری ئاینیە لەو پارێزگایە. ئەم پارەیە چی لێ دێت؟ يعني استاذ بصراحه برزم شوي قلت لك من امن دمك لموبر قلت الادب بەهۆی ئەو کەمی خزمەتگوزاریە با بڵێم 2 ساڵ لەمەوبەر پرۆژە دەستی پێکرد سەرۆکوەزیران سەردانی کرد زیاتر لە جارێک سەردانی پارێزگای نەجەفی کرد بەردیبناغی چەندین پرۆژەی دانا، بەڵام تا ئێستا ئەو پرۆژانە جێبەجێ نەکراون دروست نەکراون 2 ساڵ زیاتر بەسەری تێپەڕیوە پەک خراوە. ئێمە لە پارێزگای نەجەف دەبین ئەو کۆمپانیانەی جێبەجێکاری پرۆژەکانن کۆمپانیاکان کارامەییان نییە، کەم تەرخەمی حکوومەت هەیە بەڕوون و بە ئاشکرایی هەیە، چونکە ئەو کۆمپانیانە سزار نادات. ئێستا لە شقامەکان لە چون و هاتن 5 ساڵ لەمەوبەر یاخود 5 ساڵ دەخایانێت تاوەکو ئەو شقامە بنیاد بنرێتەوە ئەوەدام بکرێتەوە. چەندین شەقامی دیکەمان هەیە ڕێگەوبانی دیکەمان هەیە پرۆژەکان دەستیان پێکردووە، بەڵام بە تەواوی جێبەجێ ناکرێن. ئەمە لەلایەکی دیکە ئەگەر باز لە کۆمپانیەکانی دیکە بکەین کە لە پارێزگای نەجەف کار دەکەن ئەوانیش کێشەیان هەیە. بە هەمان شێوە با بڵین لە پرۆژەی خزمەتگوزاری تەندروستی نەخۆشخانەکان دەوروبەری هەمووی زبڵدانە، هیچ پارەیەک نییە
بۆ نەجەف تەرخان بکرێت ئەو پارەیە بە خراپ بەکارهێنراوە دەستی بەسەرداگیرەوە دەبواە باشتر بۆ پارێزگای نەجەف بەکاربێنرێت ئەو پارەیە کە بەو پارێزگای تەرخانکراوە جێگەی داخە دراوەتە چەند کۆمپانیایەک کە جێگەی متمانە نین. بەڵێ بەڕێز عەقیل پێشەوەی بێ ماوەڵەکان گەڕانێکم کرد بۆ دۆخی نەجەف بزانم خەڵکەکەی چیڵێن دۆخی خەڵکەکەی چۆنە ئەبینم کەم ساڵ هەیە خەڵکی نەجەف دانیشتوانی پارێزگای نەجەف خۆپیشاندان و ناڕەزایەتیان نەکردبێت لە داخ و لە دەست ئەو بێخزمەتگوزاری لە ناوچەکانیان هەیە بەڵام هەمیشە بێوەڵام بۆ هۆکاریان بێوەڵامیە چییە لە بەرامبەر خەڵکی پارێزگای نەجەف؟ يعني بصراحة استاذ لە ڕاستیدا بەڕێزم ئێمە ئەنجومەنی نوێنەرانمان هەیە و ئەنجومەنەش نوێنەرایەتی گەل دەکات ئەمڕۆ 12 ئەندامی ئەنجومەنی نوێنەران کە خەڵکی نەجەفن ئەوان نوێنەری نەجەفن لە پەرلەمان ئێمە کە نوێنەرمان هەبێت لە پەرلەمان لە ڕاستیدا هیچ خۆپیشاندانێکی لەو جۆرە نییە بەڵام ئەوان بە باشی کاری خۆیان نەکردو ئەمانەتەکان نەگەیاندووە بە دڵنیاییەوە خەڵکی نەجەف داواکاریان هەیە داوای خزمەتگوزاری دەکەن داوای مافی یاسایی خۆیان دەکەن داوای دامەزراندن دەکەن داوای باشکردنی دۆخی تەندروستی دەکەن هەموو هاوڵاتیەک لە هەر شوێنێک لە هەر خاکێک بژی چی دەوێ یەکەی نیشتە جێبوون تەندروستی و شەقامێکی پاک ئەگەر ئێمە سادەترین پێداویستیەکانمان نەبێت بە دڵنیاییەوە خۆپیشاندان دەبێت گردبوونەوە دەبێت ئەگەر سەیری ساڵی 2019 بکەین لەسەر ئاستی هەموو عێراق زۆرینەی پارێزگاکان هاتنە سەر شەقام خەڵک لە تشرین بەشداری کرد نیگەرانی خۆیان لە دۆخی ئەو کاتە دەربڕی کە لە دۆخێکی خراپ بوون ئێمە چەندین پرۆژەمان هەیە لە پارێزگای نەجەف ئەگە بمانەوێ باسی بکەین یەک ساڵ باسی بکەین تەواو نابێت بەڵام هیچ کارێکی ڕاستەقینە نییە سەرۆک وەزیران سەردانی کردووە سەردانی نەجەفی کردووە ئەم ساڵ بۆ نمونە پرۆژەی حەی نیدای دەست پێ کرد بەڵام لە ڕاستیدا تا ئێستا جێبەجێ نەکراوە پارەی بۆ خەرج نەکراوە بۆ پرۆژەیە پرۆژەی دیکە بەردیبناغی بۆ دانراوە لە بەغدا دەستیان بە چەندین پرۆژە کردووە سەرۆک وەزیران بەشداری کردووە و خۆی بە جدیەتەوە داوای کردووە چاودێری بکەن سەرپەرشتی بکەن هەر کەسێک بە باشی کارەکان نەکات دەبێت بیکاتە دەبێت سزای بدات لە شارێک کە ئەمیری باوەڕداران لەوێ بێت بە باشی کۆمپانیایە کار لەو شاران نەکات دەبێت سزا بدرات هەروەک گوتم ئێستا ئێمە لە ساڵی 2025 ئێمە لە ساڵی 2023 نین سیاست تەواو کۆتایی هاتووە تەواو گەشەی کردووە ئێمە باز لە سیاست ناکەین چەندین حکوومەت هاتووە سەرۆک وەزیران هەیە سەرۆک کۆمار هەیە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەیە حکوومەتی خۆجێی هەیە بەڵام بەداخەوە کێشە ڕاستەقینەکە ئەوەیە ئێمە سیر دەکەین وە هەز دەکەین لەوانەیە ئێمە لە ساڵی 2023 بین هێشتا حکوومەت تەواو نەبێت نمونەیەک دیکەت پێ بڵێن بۆ نمونە کە سەردانی هەرێمی کوردستانم کرد دەبێت حکوومەتە خۆزیەکان و هەموو حکوومەتەکانی دیکە کە گرنگی بە پارێزگای نەجەف دەدەن یاخود گرنگی بە پارێزگای دیکەدەن دەبێت بە متمانەوە بە ڕشتیەوە کار بکەن ئەمە بەرپرسیارەتیە من خۆم لە پارێزگای خۆم کار دەکەم بەردەم بەخوا من کار دەکەم دەبێت خوددا لە من ڕازی بێ خەڵک لە من ڕازی بێ دەبێت بە شێوەیەک خزمەت بکەم هەروەک ئەوەی خزمەتی خۆم و ماڵەکەم بەڕێز عەقیل خاڵێکی سنووری هەیە لە نێوان پارێزگای نەجەف لەگەڵ سعودیا ناوی ئەلعوەیقلێ ئەم دەواازە سنووریە پەکخراوە بۆ پەکخراوە ئەوە پێتان وانی ئەگەر بکرێتەوە گەندەڵی تێدا نەکرێت دەبێتە سەرچاوێکی داهاتی باش بۆ پارێزگای نەجەف لە ڕاستیدا بەڕێزم ئێمە تا کەی پشت بە
بۆ بەستین گەنجێک بێت چاوەڕێی دامەزراندن بێت چاوەڕێ بکات حکوومەت دایمەزرێنێت سەرچاوەی ڕاستەقینە هەیە کە حکوومەت تی خۆجەی دەتوانێت دەستەبەری بکات جەنابی پارێزگار کاری لەسەر ئەم دەواازە سنووریە کرد قسەی لەسەر کرد گوتی ئەمە گرنگە بۆ پارێزگای نەجەف دەبێ ئاسۆی نوێ بۆ پارێزگاکە بکرێتەوە دەبێ جموجۆڵی ڕاستەقینە و پلانی ڕاستەقینە بۆ ئایندەی نەجەف هەبێت ئەوەی بۆ نەجەف بکرێت بۆ نمونە یارمەتی دەردەبێت بۆ خزمەت گوزاریەکان پارێزگای نەجەف بەرەو پێش دەبات ئەگەر بەجددیەتەوە کاری بۆ بکرێت ئەو پرۆژەکە تەواو بێت من دەمەوێت بڵێم دووپاتی دەکەمەوە پێویستی بە ڕژبوونە و پێویستی بە کەسانێکە بە جددیەتەوە بە دەستێکی پاکەوە خزمەتی نەجەف بکەن پشتیوان بە خوددا ئەگە ئەو دەواازەیە بکرێتەوە پرۆژەکە تەواو بێت بە دڵنیاییەوە دەبێتە سەرچاوەیەکی دارایی بۆ پارێزگای نەجەف سەرچاوەیەکی نوێ دەبێت پارێزگاکە بەرەو پێشیش دەبێت. بەڕێز عەبدولعەزیز عەقیل چالاکانی مەدەنی لە پارێزگای نەجەف سوپاس کە لەگەڵماندا بووین.